گەردەلوولی بەڵگەنامەکانی ئێپستین سنوورەکانی ئەمریکای بەزاند و لەم هەفتەیەدا بەهێزێکی وێرانکەرەوە گەیشتە بەریتانیا. بە پێی نوێترین هەواڵەکان ئاگرەکە گەیشتووەتە ناو سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و کۆشکی شاهانەی بەریتانیا. ئەو بەڵگانەی تازە دزەیان کردووە باز لە تێوەگلانی سەرۆکوەزیرانی ئێستای بەریتانیا و چەندین کەسایەتی باڵای دیکە دەکەن لە ئاهەنگە شەیتانیەکانی ئێپستیندا. ئەمەش ئەوە دەسەلمێنێت کە گەندەڵی ئەخلاقی لە ڕۆژئاوادا تەنیا هی تاکەکان نییە، بەڵکو خودی سیستمەکە لە ڕەگەوە بۆگەن بووە. حکوومەتی بەریتانیا لە ئێستادا تووشی شۆکێکی گەورە بووە و خەریکە لە بەردەم شەپۆلی ناڕەزایەتیدا دەڕوخێت. دۆسیەکە تەنیا پەیوەست نییە بە شازادە ئەندرۆوە کە میوانی بەردەوامی دوورگەکەی ئیپستین بووە و پێشتر ناوی زڕابوو. بەو هۆیەشەوە ناچار بوو کۆشکی شاهانە بەجێ بێڵێت، بەڵکو بەڵگە نوێیەکان دەری دەخەن کە تۆڕەکەی ئیپستین وەک تۆڕی جاڵجاڵۆکە هەموو جونگەکانی دەسەڵاتی لەندەنی پێچاوەتەوە. ئەو سیاسیانی کە لە پەرلەمانەوە وانەی دیموکراسی بە جیهان دەڵێنەوە دەرکەوتووە شەوانیان لە دوورگەکان بە دەستدرێژی بۆ سەر منداڵان بەسەر بردووە. ماڵپەڕی بلومبێرگ باسی لەوە کردووە بەهۆی ئاشکرابوونی پەیوەندی پتەوی پیتەر ماندسلۆن باڵیۆزی بەریتانیا لە ئەمریکا لەگەڵ تۆڕەکەی جێفری ئیپستین حکوومەت تووشی شەرمەزارێکی گەورە بووە. لەو چوارچەوەیەدا بەرپرسی نووسینگەی کیەر ستارمەر سەرۆکوەزیرانی بەریتانیا دەستی لە کار کێشایەوە و ئەگەری زۆریش هەیە سەرۆکوەزیران بەرگەی فشارەکان نەگرێت و دەست لە کار بکێشێتەوە. ئەم دۆسیەیە جارێکی تر ڕووی ڕاستەقینەی شارستانیەتی مادی ڕۆژئاوای دەرخست. ئەو شارستانیەتەی کە مرۆڤ تێیدا بەهای نەماوە و بووەتە ئامراز. بەریتانیای مەزن ئێستا لە ژێر ڕەحمی بەڵگەنامەکانی ئێپستیندا بچووک بووەتەوە. ئەوەی جێگەی ترس و پرسیارە ئەو بەشە زۆرەی بەڵگەنامەکانە کە هێشتا بە نهێنی ماونەتەوە و ئاشکرا نەکراون. چاودێران پێیان وایە ئەگەر ئەو بەشانە بڵاو بکرێنەوە نەک تەنیا حکوومەتەکان دەڕوخێنن، بەڵکو بوومەلەرزەیەکی سیاسی دروست دەکەن کە ڕەنگە ببێتە هۆی کۆتایی هاتنی دەسەڵاتی زۆرێک لە بنەماڵە شاهانەکان و پارتە سیاسیە گەورەکانی ئەوروپا. پێدەچێت لەو بەڵگە شاردراوانەدا ڤیدیۆی ڕاستەقینەی دەستدرێژیەکان و تۆماری دەنگی ڕێکەوتنەکان لەگەڵ دەستگا هەواڵگریەکانی وەک مۆساد هەبن. میدیاکانی بەریتانیا و ئەوروپا کە بەردەوام خەریکی گەورەکردنی کێشەی وڵاتانی موسڵمان نشین و ئیسلامین ئێستا لە ئاست ئەم کارەساتە نیشتیمانیەدا زمان کورد بوون و نازانن چۆن پینەی بکەن. ئێپستین پەیامی دایە هەموو جیهان کە ئەو بتە گەورانەی ڕۆژئاوا خەڵک سەرسامیان بوون لە ناوەوە پوچن. ڕزگاربوونی مرۆڤایەتی لە دەستی ئەم دەسەڵاتدارە منداڵبازانە تەنیا بەگەڕانەوەیە بۆ بەها بەرزەکان و ڕەتکردنەوەی ئەو کلتورە ساختەیەی کە لەندەن و واشنتۆن بانگەشەی بۆ دەکەن.